سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ لە بەرنمەیەکی دیکەی گزینگەوە لەگەڵتانێ. ئەم بەرنمەیە هەوڵ ئەدا تیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. کردەوەی کۆی خوێندکاران ئەتوانێت بریتی بێت لە چالاکیگەلی خوێندکاری، جوڵانەوەی خوێندکاری و تێکۆشانی خوێندکاران کە دەکرێت بزوتنەوەش نەبن. بوونی ڕێکخراوە خوێندکاریەکان و یەکێتی خوێندکاریەکانیش بە هیچ چەشنێک بە بەڵگەبوونی بزوتنەوەی خوێندکاری هەژمار ناکرێن. کۆمەڵێک لەو تایبەتمەندیانەی کە دەکرێت وەکو تایبەتمەندیەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە بزوتنەوەی خوێندکاریش لەخۆ دەکرێت ئاماژیان پێ بدەین. یەک، ڕایەڵەکانی دانوستانی نافرمی تاک و گروپەکان بە مەبەستی سازکردن و هێنانە گۆڕەی بارودۆخێک بۆ ڕێخستنی گشتی. دوو، پایبەندبوون بە کۆمەڵێک باوەڕی هاوبەش و خاوەندرایەتیکردن لێیان کە دەبێتە هۆی بێچەمکردنی شۆناسێکی کۆی بۆ ئەم بزوتنەوەیە. سێ، تەوەرمەندیەتی باس و بابەتگەلی سیاسی و کولتوری. چوار، کەڵکوەرگرتن لە ناڕەزایەتی گشتی لە ڕەوتی ئەم بزوتنەوەتە. بۆ تاوتوێکردنی مێژووی بزوتنەوەی خوێندکاری دەبێت لێکدانەوەی ڕەوتی بەردەوامی بزوتنەوەکان و چالاکیگەلی خوێندکاری بکرێت کە بریتیە لە نیشاندانی هەوراز و نشێوەکانی بەردەم ئەم بزوتنەوەیە و تەنیا لە قۆناغگەلێک دەکرێت هەڵگری سەردێڕی بزوتنەوە بێت و ئەم ناوە لە خۆ دەگرێت. لە بزوتنەوەی خوێندکاریش کۆمەڵێک لە خوێندکاران بە شێوەی خۆڕسکانە بزواتێکی کۆی بۆ سازکردنی گۆڕان و وەرچەرخان لە زانستگاکان و کۆمەڵگا ڕێک دەخەن. ئەو گۆڕانکاریانەی ئەوان مەبەستیانە لەوانەیە لە قاڵبگەری جۆراوجۆری کولتوری، بەهایی، ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی دابێت. بزوتنەوەی خوێندکاری هەوڵ و تەقالایەکە بە مەبەستی دەستەبەرکردنی ئامانج و ئارمانگەلی هاوبەش کە لە ڕێگەی ڕایەڵەگەلی دانوستانی نافرمی ڕێک دەخرێت. ئەم بزاوتە ڕێبەریەکی دیاری نییە و زۆر جار خاوەنی چەندین ڕێبەری جۆراوجۆردایە کە ئەم ڕێبەریە لە قاڵبی مێژوو و چالاکی خوێندکارانی پێشوو کە لەم پانتایەدا چالاکیان نواندووە و دەق و بەرهەم و مێژووەکان تۆمار دەکرێت. باوەڕەکان و خاوەنداریەتی لە کۆمەڵێک بەهای هاوبەشە کە لە بزوتنەوەی خوێندکاریدا بووەتە هۆی بێچەمگرتنی شۆناسێکی کۆی خوێندکاران و لە هەمان کاتدا بووەتە هۆی هۆکاری ڕێکەوتن و یەکێتی کاریگەر و کارتێکەر بە ئاراستەی چالاکیە سیاسیەکان ڕێک دەخرێت. بزوتنەوەی خوێندکاری بە هاتنە ناو و خۆلەقرەدانی بابەتە سیاسی، کولتوری و کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگا خوازیاری گۆڕانکاریگەلی توند لەم بوارانەدایە و هەر ئەمەش دەبێتە هۆی سازبوونی کێشە و گرفتگەلی نێوان ئەوان و دەسەڵاتی زاڵ لە کۆمەڵگادا. بەم پێشەکیەوە بە ئاگاداریتان دەگەیەنین کە بۆ ئەم بەرنامەی گزینگ داوامان لە یەکێک لە چالاکانی خوێندکارین کە بەشداری بەرنامەکەمان بێت و چەند پرسیارێکمان لەگەڵ بەڕێزیان هێناوەتە ئاراوە. سەرەتا وەک نەریتی بەرنامەی گزینگ هەواڵە ناخۆییەکان بەتایبەت هەواڵی دۆخی خوێندکارانی کورد دەبینین و پرسیارەکان ئاراستەی میوانی بەرنامەکەمان دەگەین و دەگەڕێنەوە بۆلاتان بۆ درێژەی بەرنامەکە. بڵاڤۆکی زاگرۆز لە زانکۆی ڕازی کرماشان مۆڵەتی چاپی پێدرا. بڵاڤۆگێکی فەرهەنگی کۆمەڵایەتی بەمەرجێک کە تەنیا لە سەدادەی بابەتەکانی کوردی بن مۆڵەتی چاپ و بڵاوکردنەوەی پێدرا. بەپێی راپۆرتی هەواڵێنریە نێوخۆیەکان بڵاڤۆگی زاگرۆز لە زانکۆی ڕازی کرماشان بەمەرجێک کە لە سەدادەی بابەتەکانی کوردی بن مۆڵەتی چاپی پێدرا و یەکەم ژمارەی خۆی لەو زانکۆیەدا چاپ و بڵاو کردەوە. ئەو بڵاڤۆگە خوێندکاریە خاوەن امتیاز و بەڕێوەبەری نووسینی خزر سەنجانی ناسراو بە بێستوونە و ئەرکی سەرنووسەریەکەی لە ئەستۆی محەممەد سڵێمان فارسانی دەبێت. یەکێک لە بەڕێوەبەرانی ئەو بڵاڤۆگە فەرهەنگی و کۆمەڵایەتیە بە هەواڵنێریەکانی ڕاگەیاند. بڵاڤۆگی زاگرۆز دەبێت لە سەدادەی ئەو بابەتانەی کە دەبێت بە کوردی بڵاو بکاتەوە پێویستە لە فارسیەوە بکرێنە کوردی. بەڕێوەبەرانی بڵاڤۆگەکە ڕایانگەیاندووە ئەو بڵاڤۆگە سەربەخۆیە و هەموو ئەرک و کارەکانی لە ئەستۆی بەڕێوەبەران و چالاکانی خوێندکاری ئەو زانکۆیە دەبێت. بڵاڤۆگی زاگرۆز کە یەکەمین ژمارەی پاییزی ئەمساڵی خۆی چاپ و بڵاو کردوێتەوە
چەندین بابەت و پەخشانی لەسەر خۆڕاگری خەڵکی کۆبانێ تێدا گۆنجێنراوە. ناوچەکانی کرماشان و ئیلام لەگەڵ کەمی مامۆستای قوتابخانە بەرەوڕوون. سەرەڕای ئەوەی کە ناوچەکانی کرماشان و ئیلام بەرەوڕووی نەبوونی ئیمکاناتی پەروەردەیی و قوتابخانە بوونەتەوە لە وەرزی خوێندنی ئەم ساڵیشدا لەگەڵ کەمی مامۆستای وانەوتنەوە بەرەوڕوون. بە پێی هەواڵەکان لە کاتێکدا بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی ئیسلامی باز لە بنبەرکردن و نەهێشتنی نەخوێندەواری لە ناوچە کوردیەکان دەکەن، زۆربەی قوتابیان لە ناوچە سنووریەکانی کرماشان و ئیلام بەهۆی بێئیمکاناتیەوە دەست لە خوێندن هەڵدەگرن. داریوش قەنبەری نوێنەری مەجلس لە ئوستانی ئیلام باسی لە کێشە و گرفتی بەردەم پەروەردە لە ئوستانە کردووە و ڕایگەیاندووە کەم تەرخەمی بەرپرسان لەمەڕ ئەرک و بەرپرسیارەتەکانی خۆیان هۆکاری سەرەکی واسێنانی قوتابیان لە خوێندنە. ناوبراو گوتووشێتی لە هەندێک ناوچەی ئیلام قوتابیان بەهۆی نەبوونی قوتابخانە ناتوانن لە قۆناغەکانی ناوەندی و دواناوەندیدا درێژە بە خوێندن بدەن. بەپێی ئامارەکانی حکوومەتی ئیسلامی لەم ساڵی خوێندندا 9638 قوتابی عەشایری واتە هەوارنشین لە ئوستانی کرماشان سەرقاڵی خوێندن دەبن کە نزیک بە تێکڕای و قوتابیانە لە ڕەشماڵدا وانەیان پێدەگوترێتەوە. مامۆستایەکێک لەو قوتابخانانە بە ڕۆژنامەی جامیجەمی ڕاگەیاندووە قوتابیەکان بەهۆی گەرمیان و کوێستانی بنەماڵەکانیانەوە تەنیا ماوەی 3 هەتا 4 مانگ دەتوانن دەرس بخوێنن و پاشان بەرەو ناوچەیەکی دیکە کۆش دەکەن و لە خوێندن بێبەش دەبن. بە گوتەی بەرپرسی بەشی پەروەردەی عەشایری ئیداری گشتی پەروەردەی ئوستانی ئیلام ساڵی ڕابردووی خوێندنیش 2637 قوتابی کوڕوکچ لە ئوستانی ئیلام لە نێو ڕەشماڵ و کانێکسدا سەرقاڵی خوێندن بوون. شاخەویبوونی ناوچەکانی کرماشان و ئیلام کەمتەرخەمی ئیداری پەروەردە لەمەڕ دابینکردنی قوتابخانە بۆ قوتابیان و هەژاری و دەستکورتی بنەماڵە هەوارنشینەکان و دابین نەکردنی کەرەستەی هاتوچوو بۆ مامۆستایانی قوتابخانەی ناوچە هەوارنشینەکان هۆکارە سەرەکیەکانی بەجێمانی قوتابیان لە خوێندن ئەژمار دەکرێن. سێسەد کرێکاری زانستگای زانستی پزیشکی کوردستان لەسەر کار دەرکران. لە زانستگای زانستی پزیشکی کوردستان حکمی دەرکردنی 300 کرێکاری ئەو زانستگایە بڕایەوە. بە پێی هەواڵی هێرانە ئومید کەریمیان نوێنەری شاری مەریوان و سەوڵاوە لە پارلەمانی ئێران ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 4 خەزەڵوەر لە کۆبوونەوەیەکی ڕەسمی مەجلس بە شێوەیەکی نووسراوەیی هۆشداری بە حوسێن قازیزادە هاشمی وەزیری بەهداشت چارەسەری و پەروەردەی پزیشکی داوە و ڕایگەیاندووە هەڵسوکەوتی تند و هەڵبژاردننی مەیلی کارمەندانی زانستگای زانستی پزیشکی کوردستان و هەروەها دەرکردنی 300 کرێکاری زەحمەتکێشی و زانستگایە کە هەر کامیان چەندین ساڵ پێشینەی کاریان هەبووە بە لەبەرچاوگرتنی هەڵکشانی ئاماری بێکاری لە پارێزگای سنە و هەروەها کەمبوونی هێز و کەسایەتی شارەزا لە بواری بەهداشت و لەش ساغی لەو پارێزگایە جێگەی داخە. بە پێی وتەکانی ئەو نوێنەرەی شاری مەریوان و سەوڵاوە ئاماری هەڵسوکەوتی سەلیقەیی لەگەڵ ئەو کەسانەی کە دەیانهەوێت لە زانستگای زانستی پزیشکی کوردستاندا بمەزرێن لەسەرەوەی ئاماری ئێراندایە بە شێوەیەک کە زانستگای زانستی پزیشکی کوردستان پلەی یەکەمی هەڵسوکەوتی مەیلی لەگەڵ کرێکارانی لە نێوان هەموو زانستگاکانی ئێراندا هەبووە. جێگەی باسا و نوێنەرەی شاری مەریوان و سەوڵاوە لە پارلەمانی ئێران لا درێژەی قسەکانی داوتویە شوێنی وەڵامی ئەم پرسیارە چۆڵ ماوەتەوە کە ئەو دیاردەیە کەی چارەسەر دەبێت و سێبەری قورسی هەڵبژاردننی سەلیقەیی چ کاتێک لەسەر لاوانی کوردستان لا دەبرێت. جێگەی ئاماژەیە پارێزگای سنا یەکێک لەو پارێزگایانەیە کە ئاماری بێکاری تێیدا لەسەرەوەیە. کۆبوونەوەی ناڕزایی خوێندکارانی زانستگاکانی ئێران بۆ مەحکومکردنی ئەسید پژاندن لەلایەن دەست و پەیوەندیەکانی ڕژیم. خوێندکارانی زانستگای ئەلامە تەباتەبایی لە ناڕزایەتی بە ئەسید پژاندن بەسەر ژناندا کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. بە پێی هەواڵی هێرانە نیوەڕۆژی یەکشەممە ڕێکوتی 4 خەزەڵوەر ژمارەیەک لە خوێندکارانی زانستگای ئەلامە تەباتەبایی لە زانستگای زانستی کۆمەڵایەتی و پەیوەندیەکانی ئەو زانستگایە لە ناڕزایەتی بە ئەسید پژاندنەکانی ئەم دواییانە بەسەر ژناندا کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد و خوازیاری ڕوبەڕووبوونەوەی دەست و پەیوەندیەکانی ئەو ڕووداوانە بوون. جێگەی ئاماژەیە لە کۆتایی ئەو کۆبوونەوە ناڕزایەتیەدا بەیاننامەیەک لەلایەن خوێندکارانی ناڕازیەوە لە پەیوەندی لەگەڵ داخوازی ئازادیە مەدەنیەکان و هەروەها ئاسایش
بە تایبەتی بۆ ژنان و ڕوبەڕووبوونەوەی هۆکار و دەست و پەیوەندیدارەکانی ئەو ڕووداوانە خوێندرایەوە. جێگەی ئاماژەیە پێشتر و لە زانستگاکانی بابولی مازەندەران، ئەمیرکەبیری تاران و خوێندکارانی زانستگای سمنان بەرامبەر بە کردەوەی نامرۆڤانەی ئەسید پژاندن بە سەرچاوی ژنان لەلایەن دەست و پەیوەندیەکانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی بوو. مەجلس دەنگی متمانەی بە وەزیری پێشنیارکراوی زانست نەدا. وەزیری پێشنیارکراوی دەوڵەتی تەدبیر و ئومید بۆ پۆستی وەزارەتی زانست و توێژینەوە نەیتوانی دەنگی متمانەی نوێنەرانی مەجلس بەدەست بێنێت. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، مەحموود نیلی ئەحمەدابادی سێیەمین وەزیری پێشنیاری زانست لە دەوڵەتی یازدەیەمدا بە بڕیاری نوێنەرانی مەجلس نەیتوانی ئەندامیەتی لە کابینەی ڕۆحانیدا بەدەست بێنێت. لە کۆی گشتی 246 دەنگی حازر لە دانیشتنی مەجلسی ئێران، 79 دەنگی بەڵێ و 160 دەنگی نەخێر و 7 دەنگی بێلایەن درراوە. یەکێک لە نوێنەرانی کوردی مەجلس لە شاری بۆکان کە لایەنگەری دکتۆر نیلی بووە وتوێتی ئەگەر نوێنەران چاویلکە سیاسیەکانیان هەڵبگرتایە نیلی دەنگی دەهێنایەوە. محەممەد نیلی بەر لە هەڵبژاردن و پرۆسەی دەنگدانەکە باسی لە پایبەندی بە هێڵی سوور کە لەلایەن عەلی خامنەیی کێشراوە کردبوو. هەڵوێستی نوێنەران لە حاڵێکدایە کە بەرپرسی دەستگای قەزایی لە مەجلس وتبووی نەزاکەت، ئەخلاق و یاسا ڕێگەی پەیوەندی دەستگاکەی لەگەڵ دەستگای یاسادانانە. هەواڵدەری ئێرنا لە زاری حەسەن ڕۆحانی کە بەر لە دەنگدانەکە قسەی کردبوو بڵاوی کردبوویەوە. داهاتی نەوت نزیک بە 30% کەم بۆتەوە و ئێمە لەگەڵ دۆخێکی نوێ بەرەو ڕووین. پێشتر ئەحمەد سالک جێگری فراکسیۆنی بناژۆخوازەکان لە مەجلس وتبووی مەحموود نیلی پشتیوانی شۆرای ئینقلابی فەرهەنگی لە پشت نەبوو، لە دانیشتنەکانیشدا نەیتوانی بوو سەرنجی ئەو ناوەندە بۆ لای خۆی ڕابکێشێ. حسامەدین ئاشنا ڕاوێژکاری فەرهەنگی حەسەن ڕۆحانی سەبارەت بەو مەسەلەیە وتوێتی نیلی ئەحمەدابادی نەپیا و ئاژاوەیە و ئەزمموی باشیشی لە کارەکەیدا هەیە، ئەو تەنیا یەک تاوانی هەیە، ئەویش ئەوەیە کە زانکۆی بۆ خوێندکاران دەوێ نەبۆ کەسانی سیاسی. وەزارەتی زانست و توێژینەوە لە حاڵی حەزردا زیاتر لە 4 ملیۆن حەشیمەتی خوێندکاری و 70,000 ئەندامی هەیئەتی زانستی و توێژەری هەیە. نەخوێندەواری لە ئێران ڕوو لە پەرەسەندنە. 36 لە سەدی شارۆمەندانی سەرەوەی 25 ساڵ تەمەن لە ئێران نەخوێندەوارن و لە 20 ساڵی ڕابردووەوە بارودۆخی نەخوێندەواری لە ناوچە بێبەشەکانی ئێران ئاڵوگۆڕی بەسەردا نەهاتووە. بەپێی هەواڵی هێرانە، ئەحمەد عەتر فروش توێژەری بواری پەروەردە لە کۆبوونەوەی گەشەپێدان و بەرابەری پەروەردە ڕاگەیاند بوو. 9.36 لە سەدی نەخوێندەواری لە نێوان شارۆمەندانی سەرەوەی 25 ساڵ تەمەندایە و ئەو ئامارە بەرابەر بەوەیە کە 36 لە سەدی شارۆمەندانی سەرەوەی 25 ساڵ تەمەن لە ئێراندا نەخوێندەوارن. جێگەی ئاماژەیە ئەو توێژەرە ئێرانیە بە ئاماژەکردن بە دوایین راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بەوەی کە ئێران پلەی 75 لە جیهاندا سەبارەت بە گەشەپێدانی مرۆڤایەتی هەیە ڕایگەیاند. لە ئێستادا هەموو وڵاتانی ناوچەکە پلەی زیاتریان لە ئێران لە بواری گەشەپێدانی مرۆڤایەتی هەیە و هۆکاری هەژاری ڕاهێنان و زۆربوونی نەخوێندەواری لە ئێراندا بۆ نابەرپرسبوون و زیاتربوونی نابەرابەری کۆمەڵایەتی و ئابووری گەڕاندەوە. جێگەی باسە ئەو توێژەرە لە درێژەی قسەکانی داوتی لە 20 ساڵی ڕابردووەوە بارودۆخی نەخوێندەواری لە ناوچە بێبەشەکانی ئێران ئاڵوگۆڕی بەسەردا نەهاتووە و بەپێی توێژینەوەیە کە ئەنجام دراوە هۆکاری نەخوێندەواری کچان لە 3 پارێزگای سنە، هۆرمۆزگان و کەکیلویە و بووی ڕەحمەت کێشە و گرفتی ئابووری و کەلتوریە. بەڕێوەچوونی کۆنفرانسی زانستی کوردناسی و جێگەڵپێگەی لە زانستگاکانی ئوروپا لە زانستگای کوردستان. کۆنفرانسی زانستی کوردناسی و جێگەڵپێگەی لە زانستگاکانی ئوروپا لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەکانی کوردناسی زانستگای کوردستان لە نیوەی دووهەمی مانگی خەزەڵوەری ئەو ساڵ لە هۆڵی مەولەوی ئەو زانستگایە بەڕێوە دەچێت. دەستەی لێکۆڵینەوەی زمانناسی و ئەدەبیاتی کوردی لە ناوەندی لێکۆڵینەوەکانی کوردستان ناسی زانستگای کوردستان کۆنفرانسێکی زانستی لەژێر ناوی کوردناسی و جێگەڵپێگەی لە زانستگاکانی ئوروپا ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 19 خەزەڵوەر بە بەشداری دکتۆر بەختیار سەجادی لێکۆڵەری زمان و ئەدەبیاتی کوردی و لە مامۆسایانی زانستگای کوردستان بەڕێوە دەبات. دکتۆر بەختیار لەو بارەوە بە یەکێک لە هەواڵدێری نێوخۆیەکانی ڕاگەیاند
کە بابەتی ئەو کۆنفرانسە کوردناسی و زمان و فەرهەنگی کوردی لە ناوەندەکانی ئاکادمی فەرهەنگ و زمانی کوردی لە زانستگاکانی ئوروپایە کە ماوەی چەندین دەهەیە چالاکی دەکەن. ئەو ئاماژەی با ڕۆڵ و کاریگەری خۆرهەڵاتناسەکانی ناوداری ئوروپا لە پەیوەندی لەگەڵ زمان و کللتوری کورد کردو کە تەوەرێکی دیکە لە باسەکانی ئەو کۆنفرانسە دەبێت. ئەو هەروەها ڕوونی کردەوە کە لەو کۆنفرانسەدا ڕۆڵ و گرنگی ناوەندەکانی کوردناسی زانستگاکانی ئوروپا بە تایبەتی ئاکادمی زانستی خۆرهەڵات لە زانستگای لێنینگراد لە رووسیا، دیپارتمانی ئێرانناسی و کوردناسی لە زانستگای سۆربۆنی فەرەنسا، کۆلیژی زمانەکانی ڕۆژهەڵاتی ناوین لە زانستگای ئۆپسالای سوئێد و زانستگای کۆردکۆفی لە هێستان دەدرێنە بەرباس و لێکۆڵینەوە. ئەو لە درێژەی لێدوانەکەیدا ئاماژەی بە کاریگەری چالاکی خۆرهەڵاتناسەکان و کوردناسەکانی وەک مینۆرسکی، واسیلی نیکیتین، پرۆفسەر ئۆریلی، ڕۆدینکۆ، زۆکێرمان، جاسم جەلیل و کەسانی دیکەی کرد سەبارەت بە زمان و ئەدەبیاتی کورد کە لەو کۆنفرانسەدا قسەیان لەسەر دەکرێت. وەک یەکەم پرسیار لە بەڕێزیان ئەوەیە کە ئەم گوشارانەی دوایی بۆ سەر خوێندکارانی کورد لەوانە داخستنی گۆڤارێکی خوێندکاری و دەست بەسەرکردن و دەرکردنی حکم بۆ چەند چالاکی خوێندکاری کورد لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە چۆن هەڵدەسەنگێنن؟ سەر ئەو فەزا ئەمنیەتی بەسەر کۆمەڵگای ئێراندا زاڵە دانیشگاکان بێبەری نەبوونە و بە تایبەتی دانیشگا فوکوس و تەمەرکوزێکی زیاتریشی لە بواری ئەمنیەتی لەسەر کراوە. چاو لێ دەکەین کە نەشریات ئەو دوای دەورانی مەحمودی ئەحمەدی نژاد کە و کارەساتەی بەسەر نەشریاتیان هێنا بە ئیسلا زۆر بێ ڕۆژنامەکان کە بۆنی گلەیان لێدا دەهات داخسترا، دانیشگاش لەو وەزیەتە بێبەری نەبوو. نەشریەکانی دانیشگاهی و گۆڤارە خوێندکارەکان بە تایبەت لە دانیشگا کوردەکان ئەو گوشارە زۆرتر بوو، چونکە چاو لێ دەکەین سەرا ئەوەی کە خوێندکارە فارسەکان کە یەک سەری گلایەکان هەبوو جیا لە گلایهای سنفی مەسەلەن خاستەهایەکی دیکەیان هەبوو کە بۆ حکوومەت یا بۆ کۆماری ئیسلامی ئێران جێگای بەراوردەکردن نەبوو، نەتەنیا پێشی تووڕە دەبوون، بەڵام ئەو خاستە دەمقابل کوردەکاندا دووقاتر بوو. کوردەکان هەم خاستێکی دواتە بڵێن نەتەوایەتیان هەبوو جیا لەو خاستانێک کە باقی خوێندکارەکانی زانکۆ سراسەرەکانی ئێران هەیان بوو، خاستەکانی زیاتر بوو. تۆ چاو لێ دەکەی تەنانەت زۆر جار گۆڤارە خوێندکارە کوردیەکان لە دانیشگاکانی ناوچە کوردنشینەکان کە سێ دانیشگای گرنگ لە خۆ دەگرێت، دانیشگا ورمێ، دانیشگا کوردستان لە سناوە، دانیشگا ڕازی کرماشان، لەوێت تەنانەت زۆر جار دەبینی شەرتی ئەسلی دانی مجەویزێک یا ئیزنێک بۆ یەک دانە گۆڤاری خوێندکاری ئەوەیە کە حتمەن دەبێت دوو زەبانە بێت، واتە فارسی کوردی بێت و لەو بینەشدا فارسەکەی دەبێت زیاتر بێت. بۆ نمونە کاتێکە گۆڤاری خوێندکاری زاگرۆستە و دوایانەدا گویا ئیزنی وەرگرتوەوە کە دووبارە دەست بەکاربێتەوە بە شەرتێک ئیزنیان پێداوە کە تەنیا 10% نووسراوەکانی کوردی بێت. ئەوە زۆر جاروایە لە بەعزا شارێکی دیکە کێشە دەخۆڵخێنێت. ئێمە مەسەلەن لە زانکۆیەکی وەک ورمێ چاو لێ دەکەین، لە زانکۆی ورمێ تێکەڵاوێکی نەتەوەی جیاوازێ ئازەرەکانیش لێەوەن، لە زانکۆ ورمێ چاو لێ دەکەین 4-5 دانە گۆڤاری ئازەری زمان هەنا بە 2 دانان سەر بە سیزن و 2 دانە دیکەژان بە ئیسلا سەر بەخۆ بە چالاکانی مەدەنی ئازەربایجانین، بەڵام هیچ گۆڤارێکی کوردی لەو زانستگایە بوونی نییە، تەنها گۆڤارێک و بە ناوی گۆڤاری لاهی کە دەودوانەدا تۆمەتی ئەوەی کە بابەتی ناڕاست و نادروستی وە گۆیا تاریک کننده سەبارەت بە خەڵکی ئازەری زمانی نووسیوە لەلایەن خوێندکارە بەسیجە ئازەریەکانەوە بە تایبەت چالاکانی دیکەی ئازەریش ناڕزاتی لێککەوتەوە شکایەتیان لێ کردو ئەوانەوە بێت تێکردنی مەراحلی یاسایی و قانونی خۆی ئەو گۆڤارەیان داخست. لە زۆربەی شارەکانی دیکەش هەمان چەشن و ڕەواڵێک هەیە، بە تایبەت من ناڵم هیچ گۆڤارێک بوونی نییە، گۆڤار زۆر هەیە، بەڵام زۆربەی ئەو گۆڤارانە کە بوونیان هەیە گۆڤارهای تەخەسوسین شاد بەرپرسی زانستگایەکی مەسەلەن زانستگا پامی نور لەو توێژدا توێتی کە نزیک چەندین گۆڤارمان ئێمە دەردەچێت لە سەرتاسەری دانیشگا پامی نورەکانی پارێزگای سنا. دەیچاوێ دەکەین خۆ زۆرێک لەو گۆڤارانەوە گۆڤارهایەکی تەخەسوسی دەرسین، مەسەلەن گۆڤاری تەخەسوسی دەرسی فیزیکە، گۆڤاری تەخەسوسی اقتصادە، گۆڤاری مەسەلەن تەخەسوسی زانستە مرۆڤایەکان. ئەوانە هیچ گۆڤارهایەکی سیاسی کۆمەڵایەتی نین، تەنیا دەرسایەکی کەوە علومی سیاسی ئەوان نەشکە لە ساڵانی ڕابردوو هەبوو گۆڤاری تایبەت بە، بەڵام ئێو ساڵندا لە هیچ یەک لە دانیشگاکان ئەو ڕشتانە گۆڤاری تایبەت بە خۆیان نییە و
ئەگەرکو لە ڕازیڕا تا لە کرماشان تا ورمێ مەچاک بخشێنین بەو ناوچە کوردیەکان و بە دانیشگاکان تەنیا شاید دووسێ دانە گۆڤاری کۆمەڵایەتی فەرهەنگی یا تا حدێکی کەمی سیاسی هەبێ کە کار بکەن. لە باقی شارەکانی دیکەش لە دانیشگاکانی وەک دانیشگا خارەزمی تاران و ئەلامە تەباتەبایی هەروەها یەکسەری گۆڤارای کوردی دەردەچوو بە تایبەت ژیانەوە کە ئێستا لە دانیشگا ئەلامە تەباتەبایی دەردەچێ ئەویش بە 2 مانگ جارێکە ئەویشت خۆی تووشی ئاستەنگ و گیر و گرفتایەکی زۆر بۆتەوە زۆر جاریش باسخاز دەکردرێن کێشە و گرفتی زۆریان بۆ ساز دەکرێت لە هەم بەرنووسینی هەندێک مەتالبدا بەتایبەت دەو ڕۆژانەی ئێستادا کە قەزیە و پرسی کورد زۆر بۆتە ڕۆژەف و کاردانەوەشی زۆر لێکەوتۆ و زۆر شت هەیە کە بە دڵی بەرپرسانی کۆماری ئیسلامی نییە دەیخۆب ئەو شتەش لە دانیشگادا ڕنگدانەوەی خۆی دەبێت و پێش بۆ شتە دەگرن. دەبێت ئاماژە بە شتێکی دیکەش بکەین لە هێندێک لە زانستگاکان تەرفەندێک کە حراست و بە ئیسلا بڵێن ناوەندی بەسیط جێ و دانیشگایانە هەیەە بۆی کە شناساییکردنی یەکسەری لە خوێندکارە چالاک و سیاسەکان ئەوەیە کە بۆ ماوەیە مجەویزی گۆڤارێک دەدەن بە کەسایەکی سەر بەخۆیان بۆی کە ئەو کەسانەی کە بە دوای جەریاناتی سیاسیدا دەگەڕێن یا ئەوەی کە علاقەمەند بە جەریاناتی سیاسین دەستنیشانیان بکەن و دیاریان بکەن و جاری واشە دەبینی زۆرێک لە خوێندکاران ناخوداگا تووشی ئەو داوانە دەبن و لە ئەسەر هاتوچۆکردنی هەندێک لەو بنکەی بەئیسلا گۆڤارە خوێندکارەکان کە بە تایبەت لە دانیشگا پایامی نورەکان زۆرتر ئەو شتە ڕوودەدات تووشی ئەوە دەبن کە لەلایەن حراست و ناوەندە ئەمنیەتیەکان شناسایی بکرێن و بخرێنە ژێر چاوەدێری بۆ کاتی تایبەتی خۆیان. وەک دوو هەمپرسیان لە بەڕێز زیانەوەیە کە 1 مانگ لە سەرەتای ساڵی نوێی خوێندن تێپەڕ بوو و وردە چالاکی خوێندکاران لە زانستگاکاندا دەست پێ دەکات. بەڕای ئێوە هەڵسوکەوتی حکوومەت لە هەمبەر چالاکی خوێندکاران لەم دەورەیە جیاوازیەکی تێدا بەدی دەکرێت یان وەکو ساڵانی ڕابردوو چالاکیەکان لەلایەن حکوومەتەوە ڕوبەڕووی بربەست و ئاستنگ دەبێتەوە. سەبارەت بە ئاڵوگۆڕی یا گۆڕانکاری هەڵسوکەوتی حکوومەت لە بەرامبەر خوێندکاراندا ئەوە نەتەنیا من دەتوانم ئەوە بڵم ڕوانگەی حکوومەت بۆ زانستگاکان نەتەنیا ئاڵوگۆڕی بەسەردانە هاتووە بەڵکو زۆر تونتریش بۆتەوە بەتایبەت لە بواری کۆنتڕۆڵکردن و گوشارخستن بۆ سەر خوێندکاران سەبارەت بە کەڵک وەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەروەها چالکبوونیان لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە زۆرێک لە خوێندکاران کە لە خابگان و ئیسفادە لە ئینتەرنێتی خابگا یا دانیشگا دەکەن بارها هۆشداریان پێدراوە کە بۆیان نییە لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەندام بن یا ئۆزف بن یا ئەوەی کە لەگەڵ کەسای بیانی لەو بارەوەیە قسە بکەن چونکە ترسیان ئەوەیە کە شتەهایەک ڕێخستنهایەک یا هەوا هەنگێک لە بینی چالاکانی دەرەوە و ناوە یا یەکسری شتایەکی نێو دانیشگا دروست بکاتە دەرەوە و ئاگادار منیا خەت و نیشانایەک بکێشرێت. پس هەر بۆیە ئەو گوشارانە زیاتر و زیاتر بۆتەوە. شتێکی دیکەژەوە کە بڵێن شار لە هێندێک دانیشگا یەکسری ئاڵوگۆڕهایەک بەرچاو بکرێت ئەویش بە نظری من ئەوە دەگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی هێندێک لە زانکەکانە کە گۆڕدراون کەسایە کاتۆ شاید کەمێک بڕاو بۆ چوون نسبەت بە سەرۆکی پێشوی زانکۆ نەرمتر بێ ڕەفتار و هەڵسوکەوتی لەگەڵ خوێندکارەکان کە ئەوەش زۆر کەم ڕوویداوە تەنیا فکرکەم لە 1-2 دانیشگاوە بۆ لە تاران بەقی شارەکانی دیکە هیچ جیاوازێکی ئەوتوان نەدیوە بەخۆیان چونگە چاو لێ دەکەین تەواوی ئەو قەراروا بوو خوێندکارە ستارەدارەکان بگەڕێنەوە کە ئەوە نەکردراوە لەلایەن باڵی ئوسولگەرای دەوڵات واتە لە مەجلس بە توندی هێرشی کرا سەر و ئەسڵەن نایتوانی ئەو شتە ڕێی بێنێتەوە واتە وەزیر عولوم بتوانێت بۆ ئەو شتە ئەوەی کە بێسلا لە سەرەتاکاندا دەوڵەتی ڕوحانی وعدەکەیدا بۆ ئەوانەوە دیبێنێت پەسەوە نەتیجە دەگرین کە ئێستاش سەرۆکی زۆربەی زانستگاکانی گەورەی ئێران کە مەکۆ یا بۆ تا بڵین مەکۆی بزوتنەوەی خوێندکارین لە بەردەستی ئوسولگەراکاندان کە باڵی تۆندڕۆی حکوومەتی ئێران پێکدێنن هەر بۆیە بە نەزەری من هیچ ئاڵوگۆڕێک پێک نهاتووە تەنانەت ئەگەر بۆیان بکردرێت فەزاکە زۆر بەرتەسکتر دەکەنەوە ئەوەندەی کە تا ئێستاگەن نشیان کردو ئەو زۆریش بەرتەسکی بکەنەوە شاید ئەو خوێندکارانە ئەو گوشارە ئاوە تەحمل ناکەنەوە دەترسێن کە ڕووداوی دیکەی لێ بکەوێتەوە ئەو چالاکیانەی دوای ڕووداوی جەریانی ئەسید پاشی بەدموچاوی ژنەکان لە ئیسفەکان ئەوەی نیشانیدا کە زۆرێک لە خوێندکارەکان ناڕازی سەرەکی ئەو ڕوودا و قەزیە بوون بەتایبەت خوێندکارە کچەکان کە لە ئەوە سەرەتاوە بە ئەجابی زۆرە ملی و ئەوانە ناڕازی بوون و
ملیان نەدەدا بۆ ئەو کارە وە لە زانکۆ کوردەکانیش دەتوانین پوبانی وەک هێمایەک بۆ هێمایەکی نوێ بۆ بزوتنەوەی خوێندکاری کورد ببینین چۆن دەوری پێش و جاران هەڵەبجا وەک هێمای خوێندکاری کورد بوو ئەو جاریش کوبانی بوو بە هێمای بزوتنەوەی خوێندکاری کورد لە زۆرێک لە زانکۆکان ڕێوڕسمیان بۆ بەڕێوە بەر لە بۆ عەلی هەمەدان لە ورمێ لە نازلوی ورمێ بڵێم لە زانسکە کوردستانی سنا لە ڕازی کرماشان کە بەڕاستی بێوێ نەبوو بۆ ئەوەڵین جار تەواوی زانسگاکانی کوردستان ئاوا بەڕیز بێنە ئەو ڕیزەوە دەنگی خوان هەڵبرن هەرچەند کەم و کوڕیشە بووە کەسایەکیش لەو ڕاستایەدا بان کران و تۆبیخ کران و بێسلاتە زەکوریان پێدرا. سەبارەت بە کار و کردەوەکانی ئەم چەند ساڵەی دوایی خوێندکارانی کورد بە تایبەتی لە زانستگاکانی ناوچە کوردنشینەکان چڕاو بۆ چوونێکتان هەیە و لەم بارەیەوە ئەگەر ئەکرێت تەوزیحاتێکمان بۆ بدەن. سەبارەت بە کار و چالاکی خوێندکارانی کورد لەو ساڵانەی دواییدا ئێمە دەبێ و فاکتۆرە لەبەرچاو بگرین کە لە پرسیاری یەکەمیشدا من ئاماژەم پێکرد گوشار و فوکوسی حکوومەت لەسەر ناوچە کوردیەکان هەم لەسەر خەڵک هەم لەسەر زانستگاکان و ئەو خوێندکارانەی کە خوێندکارە کوردانەی لە زانستگاکانی دەرەوە شارە کوردەکانن شارە گەورەکانی وەک تاران واتە یا تەورێز شیراز هەمەدان ئەوانەش فوکوسی تایبەتیان هەر لەسەرە سەرڕای ئەوانەش خوێندکاری کورد زۆر زارتوانویەتی لە ڕێوڕسم و بۆنەی جیاواز و تایبەتدا هەڵوێستی خۆی بگرێت هەڵوێستی خۆی نیشان بدات جیاوازەکانی خۆی لەگەڵ باقی خوێندکارانی سەراسەری کە ویستێکی دیکان هەیە نیشانی بدەن کە ویستی خوێندکاری کورد جیاوازە شا لە زۆر بواردا یەک بێت لەگەڵ بزوتنەوەی سەراسەری خوێندکاری بەڵام تایبەتمەندیهای خۆی خاستی خۆی ویستی خۆی پێوە دیارە کە ئەوەش دەگەڕێتەوە بۆ هەمان ویست و تایبەتمەندی خەڵکی کورد وە لەس ئەو شتێکە خەباتی بۆ کردووە ماوەی چەندین ساڵە بە تایبەتی خوێندکارانی کورد کار و چالاکەکانی خۆیان چ لە دەرکردنی گۆڤار نەشریە لە ناڕەزایەتی دەربڕین بە هێندێک مەسەلەن ئێمە چالێکن لە کاتی ئەدامکردنی ئەحسان فەتاییان خوێندکارانی کوردی دانیشگا تاران ناڕەزایەتیان دەربڕی لە کاتی ڕووداوی کە ئاگرکەوتنەوەی مەدرسەی شیناوی پیرانشار لە زۆربەی بازم دانیشگاکان خوێندکاران ناڕەزایەتیان دەربڕی و تایبەت خوێندکارەکانی دانیشگا تاران کاتێک کە ئەو قوتابیانە چوون بۆ بیمارستانەکانی تاران و ئەوانە بۆ کاتی ئەمەلی زەڕای سەردانیان کردن و زۆریان بەدەمەوە بوون یان لە کاتی بەڕێوەبرنی مەراسمەکانی یادکردنەوە لە یادی کیمیابارانی هەڵەبجا سەردەشت واتە زۆرێک لە شوێنەکانی دیکەی کوردستان کە بۆمباران کران کاتی خۆی لەلایەن ڕژێمی باسەوە و ئەوانە یادیان بۆ بەرز ڕاگیرا هەروەها لە خوێندکاری کورد دەو چەند ساڵانەشدا بێ قوربانی نەبووە کەسی خۆی قوربانی دا بەتایبەت لە دوای ڕووداوەکانی ساڵی 1970 کە دەتوانین ئاماژە بە ئیبراهیم لوتفوڵایی بکەین کە دوای ئینقلابی ئێران ئینقلابی 57 وەک یەکەمین شەهیدی خوێندکاری کورد بوو لە سنا کە لە ژێر شکنجەی وەزارەتی ئیتلاعات مەمورای ئیتلاعاتی لە ئیتلاعاتی سناجانی لەدەستدا هەروەها دەتوانین لە ڕووداوەکانی ساڵی 1970 سانای ژالا وەک خوێندکارێکی کورد کیانوش ئاسا ئەوانە ئەو کەسانە بوون کە لە خوێندکارانی کورد جیانیان بەخت کرد و ئەوە بازی خوێندکاری کورد بوو کە جیالەوەی کە کەسای زۆرمان هەیە ئێستاژ لە زیندانن لە خوێندکاران بێ بەشکران لە خوێندن چەندین تێرەم یەک تێرەم یا هەتا ئەوەی کە سزای 1 ساڵ 2 ساڵ یا چەندین ساڵیان بۆ براوەتەوە ئێستاژ لە زیندانەکاندان ئەمانە هەموو بازی بزوتنەوەی خوێندکاری کوردن کە خوێندکارە کوردەکان دان. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیوی بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەی گزینگ هیوادارین کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنابێت خوشحاڵ دەبین کە بە ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ دەوڵەمەندترکردنی بەرنامەکە یارمەتی دەرمان بن تا بەرنامەیەکی دیکە و گزنگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شاتان بۆ بە ئاوا دەخوازین و ماڵاوە.